سلااو ئەزیزانم من سرود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە درێژەی ڤیدیۆکەمانە بەردەوامین لەسەر باسکردنی زانکۆی دهۆک. بۆ ئەمجارە باز لە کۆلێژێکەکەین کە زۆربەی بە شێوێژەیەکان بەتایبەت ئەتوانن سوود لەم کۆلێژە وەربگرن کە ئەویش کۆلێژی پەروەردەی بنەڕەتە. تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین پارالێل ئێواران ئەگەر هەبێت گشتی و پارێزگاکەی چەندە و چۆنە بێت. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی زانیاری و داتاکانی ئەم ڤیدیۆیە تا کۆتایی بینەرمان بن تاوەکو سوودی لێ ببینن. کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت. یەکەم بەشمان زمانی ئینگلیزی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 72.778 کەمترین کۆنمرەی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 79.1 پارالێلی پارێزگا 68.574 و گشتێکەی 73.516 بەشی زمانی عەرەبی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 68.3 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 80.319 پارالێلی پارێزگا 64.1 و گشتێکەی 74.852 بەشی جوگرافیا 67.6 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینێتی بۆ پارێزگا و گشتێکەی 74.1 پارالێلی پارێزگا 64 و گشتێکەی 67.7 بەشی مێژوو کە تەنها لەقی وێژەی وەرەگرێت 67 کەمترین کۆنمرەی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.5 پارالێلی پارێزگا 64 و گشتێکەی 66.8 بەشی زانستەکان کە تەنها لەقی زانستی وەرەگرێت 63.212 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.663 پارالێلی پارێزگا 6.424 و گشتێکەی 63.946 بەشی پەروەردەی تایبەت کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 62.6 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی و پارالێلی پارێزگا 57.6 و گشتێکەی 61.4 بەشی ڕابەری پەروەردەی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 62.4 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی و هەروەها پارالێلی پارێزگا 57.8 و گشتێکەی 60.4 بەشی زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 61.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 67.5 پارالێلی پارێزگا 59.6 و گشتێکەی 63 کۆتا بەشمان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی دهۆک بەشی ماتماتیکە واتە بیرکاری کە تەنها لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 61.1 و گشتێکەی 74.666 پارالێلی پارێزگا 57.775 و گشتێکەی 61.9 قوتابیان خوێنکارانی عزیز ئەوەی باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی دهۆک. بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانی ئێمە باسمان کرد جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ و ئێوەش لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانتان بتوانن وەکو بناغە و بەرچاوڕوونیەک بەکاری بێنن و ئێمەش لە خزمەتتانای هەر کاتێک پرسیارێک یان ڕوونکردنەوەیەک پێویست بوو ئەتوانن لە ڤیدیۆکانمان لە یوتیوبەوە یاخود لە ئینستاگرامەوە بە هەمان ناونیشان واتە ئاسۆی زانکۆ بتوانن ئێوە کۆمنت و پرسیارەکانتان بنێرن و ئێمەش لە خزمەتابین تاوەکو وەڵامێکی دروستی ئەوەی خۆشەویست بدەینەوە. بە هیوای سەرکەوتنتان ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بۆ کەناڵەکەی خۆتان بانگێشت بکەن با ئەوانش سوود لە ڤیدیۆکانمان ببینن.